دیمەنی گەڕانەوەی 950 حاجی پارێزگای هەولێر و دهۆک و ئیدارە سەربەخۆکانی سۆران و زاخۆیە کە بە ڕێگەی وشکانی بۆ بەجێهێنانی حەج پایەی پێنجەمی ئیسلام چووبوون سعودیا. حاجیانیش دەڵێن ئەم ساڵ حەجێکی جیاواز و تایبەتمان ئەنجامدا وەک بڵێ حەجی VIP بووە. سوپاس و ستایش بەخوای پەروەردیگار ئەم ساڵ حەجێکی تایبەت بوو بەڕاستی حەجێکی تایبەت بوو دەتوانین بڵێن حەجێکی VIP بوو لەبەر ئەوەی نسبەکە زۆر نەبوو خەڵکە کەم هاتبوو ئەو ساڵ سعودیا ڕێوشوێنەکانی زۆر تون بوو لێ نەگەڕا بۆ خەڵکانە داخیل بن کە زیاد لە ڤیزەی حەج الحەمدولله خوای تەبارەک وتەعالا لۆی سال کردین بەنسبەت خزمەتگوزاریەکانیش بەڕاستی فندقەکەی ئەو ساڵی حاجیانی هەرێمی کوردستان فندقەکی زۆر نزیک بوو ڕۆژانە دەیانتوانی بە پێیان هاتوچوو بکەن بە خلالی 15-16 دقیقە بە پێ دەگەیشتنە حرەمی خواردنیان سێژەم هەبوو الحەمدولله زۆر باش بوو خوای تەبارەک وتەعالا لۆی ئاسان کردین و بە قسمەتیان کردین خوای تەبارەک وتەعالا بە قسمەت هەموو کەسانە بکە کە تا ئێستا بە قسمەتیان نەبوو نەبێ ئسعاد بووین نەچ لە خوای بە زیادی سەر قافرن زۆر بوو هیچ گلەین لە هیچ نەبووە وەڵڵاهی زۆر باش کرد لە ئومەتی محەممەد لە هەمون کرد ئارێوەڵە بۆ ماڵ و منداڵەکان غەریبی نەدەکرد بەرێوەڵە بەس وەبیرت نامێنێ هەندی مندارەکانیان گۆ دادەی غەریب گوتمەم کەسم وەبیر نییە. حاجیان ئەگەرچی بەشێکیان بە تەمەندا چوون و بەشێکی دیکەشیان نەخۆش بوون بەڵام وەک خۆیان دەیڵێن نەخۆشی و تەمەنیان نەبوویە ڕێگر بۆ ئەنجامدانی حەج بۆیە دڵخۆش و ئاسوودن. قال باش بالقدر قوتي خمان باش عيبينه زور ما عندنا بون بري ولا ما عندي نبي بس ماشي الحمد لله حلو هذا بي ثم محاولة لكينيا واجبكي بقتيني ساقل لما عندي بنينيا ما عندي نبي خبيلي ناخذ خبر أوي واجبك لنا قسام بيت باشا غريبي خانة هذا ذكر لا ولا كس عقايل مالني أبد هيز عقايل مالني بلي درس بمال وبي من دار وبي أبد درس بواجبي خوالي واجبكي بقتيني زي كا زي شيء يعني يعني نوێژ زیاتر بکە و سنەتەشی زیاتر بکە دڵم خۆشە و عادەتی زۆر ڕێک پێکن کردو لە هیچ کەم نەبوو الحەمدولله لەخوای بە زیادکردنی ئومەتی محەممەد ئازا کردی دوعاشم لە هەموو مسلمانە کردی هەر هەموو هەر کەسە عەزیشی لێبی دوعان کردی کە ئەوێشی بە قسمەت دی ئینشاءالله ئێرش ناگەڕێتەوە هەندە خۆشە هەر هەندی بەتەوەی هەبمێنێ بە مانگەش کە نەهات باینەوە ئارێ وەڵڵا چی شتێکە ئەوە پاڵتان پێوە دەنێ بۆی هەر بمێننەوە ئەو تام و چێژەسی خۆرزانی زێشەندە پیرۆزە خواب دەخناو دەرێت قەس ببینێ نەمان لە مندار نەمان لە دنیا هیچ چیز ببینە هەوە تێگە کەسە دنیا هەنیە بەس ئێندەرێ بەمە بە هەر نەهات باینەوە. ئەمساڵ لە هەرێمی کوردستانەوە 5136 کەس فەریزەی حەجیان بەجێهێنا 1646 کەسیان بە ڕێگەی وشکانی و 3490 کەسیش بە ڕێگەی فڕۆکە گەشتیان ئەنجامدا بەڵام بەهۆی ئەو دۆخەنە ئاساییە ئەمنیەی دروست بوو سەرجەمیان بە ڕێگەی وشکانی دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.